ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. جاء سيدي سبحان الله أم سلوب أم شوازي أراس تكرنا. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا، نافرمي ولا تطع المشركين ولا تطع الكافرين ولا شويني ترى فرمي يا أيها النبي لا تطع المكذبين. بلام ليرة نافرمي ليرة فرمي ولا تطع بو شامل تربي ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا. كابران دامي برلمان هوشي لدينك ما هو تاكو توبي بشون كوتوي كابرا پارەی منزلەی وەزارەتی بەردەست کەوتۆتە فەخفەخەی دنیا و قاڵبی کوردایەتیەوە هیەوەی تۆ بڕێ بە دوایە ئەمە کە خوای بیر چۆتۆ دینەکەی واز لێناو مزگەوتەکانی چۆڵ کردووە تۆ ئاگاتان لێ هەموو جەماعەتە ئیسلامیەکان لە باشووری کوردستانە هەموویان 3,000-4,000 داعیان هەبوو. لەم 3,000-4,000 داعیە هەزاری لکا بە پەرلەمان و انتخابات و خۆ هەڵواسین بەم جۆرەشتانەوە 2,000 تر مەشغوڵ بوو بە واجهاتی مەڵبەندەکان و فەخفەخە و خۆ دەرخستن و وەفدی فلانی ڕۆی بۆ وەفدی فلانی. ئەی چه دەرسی محازەراتەکانی وتو مزگەوتەکان چۆن چۆڵ بوون ئاوە. مامۆسادارە و مامۆستا هاوڕێی بەڕێز هەردووچیان بەڕێزن هەردووچیان مامۆستا بوون لە مەعهەدی سلەیمانی. ئەم پیاوە بەڕێزانە لە نەوەتەکانە 53 ئافرەتیان محەجەبە کرد لە ساڵێکە. ئەوەندەی حەسەب علمی من چونکە ئەو کاتە منش لە سلێمانی مەسئولی مەڵبەندی بزوتنەوە بوو 53 ئافرەتیان محەجەبە کرد. باش یەکیان هات ڕێگا قاڵوی کوردایەتەکەی گرت و پلە بە پلە بە کوردایەتەکە سەرکەوت تاکو و ملیۆن دۆلاری هەیە و ماشەڵڵا زەکاتەکەی خوای زانەیدا بەچێ کە مامۆسادارایە تو خوار ڕووی دێ بچێتە مزگەوتێکەوە داعی بێ بانگەواز بکە بەخوا ڕووی نایە. ئەتوانێ ئافرەتێ محەجەبەکە ئەم جارە نەبەخۆ. مامۆستا هاوڕێکەوتە ژێر زەختی تاغوتان مامۆستا هاوڕێکەوتە کەنارەوە مامۆستا هاوڕێ ئێستا دەرکەوێتەوە ئەو ئیستیقبالەی لە دکتۆر عەبدولواحیدیان کرد لە هەولێر لە دیانە لە شوێنانی تر لە مامۆستا هاوڕێی زیاترەک. مامۆستا هاوڕێ بڕوا بۆ جوانڕۆ بۆ سەقز بۆ بۆکان بۆ سنە بۆ هەر شوێنێکی تری ڕۆژهەڵات بڕوە ئەو ئیستیقبالەی لەکەن کە ئیستیقبالی مەلیک و پاشا و گەورەکانە کرێ. بۆ فەرقەکە چەند گەورەیە. یەکێک مزگەوتەکەی پێچۆڵ کراوە یەکێککە خۆی مزگەوتەکەی چۆڵ کراوە هاتۆ بۆ کورسی وەزارەت وەزارەتی چیش وەزارەتی ژینگە. چۆن ئەمە کاکەم بانگەوازە چۆن نافەوتی. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه بو پەرلەمان و وەرزارات و سەرکەوتن بۆ سەفتە پارە. ولا تطع من أغفلنا قلبه ئەمە دڵی غافڵ بووە لە خوا ئەمە دڵی غافڵ بووە لە دینەکە. اینجا ئەمەشیان ئەهوەنترە مامۆسادارە لە ئارام کاکارام و مامۆستا جەلال و محەممەد ڕەوف و خاتوونەکەی تر و ئەمانەی تر هەر دینەکەیان بەجێهێشت و ڕۆیشتن بە مفلیسی. تۆ لە ناو ئیسلامیەکانە کورسیەکەت دەست نەکە بڕۆی بۆ لای بەرهەم ساڵح بۆ دیموکراسی و دادپەروەری. ئێخوای گەورەش ئاوە ڕووی ڕەشکردن و هیوادارم ئەم بڕۆن حەجێ بکەن ئەمرەیەک بکەن و تۆبە بکەن و ئیعلانیشی کەن لەسەر تەلەڤیزیۆن بڵێن تەبەڕامان کرد لە هەموو شتێکی دیموکراسی و گەڕاینەوە سەر ئیسلامەکە تاکو بڕایان پێ بکەین کە مسڵمان ماون بۆ یەگەر مردن هەلە لەقەل تەڕەحومێکیان بۆ بکەین بڵێن ڕەحیمەهوڵڵا. چۆن تۆ مزگەوتەکەت واز لێ هێنا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا. چۆن ئەمانە دڵیان ئەو فەراغەی تێکەوتووە دڵیان بەخواوە نەماوە. یەکێک ڕاستە بێتەوە لێمانەڵ جاخۆتە و چوزانی خۆتە لە دڵیانانی بەڵام ئاساری ڕەفتاری کردەوەکانیان علامەتی ئەوەیە کە لە ئیمانیانە لە دڵیانایە. بۆیە خوای گەورەژە فەرمێ ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا. ئەی پێغەمبەر چوزانێەوە دڵی غافڵ بووە ئەگەر وابێ. ئێمە ئەزانین کەەوە دڵی غافڵە لەبەر ئەگەر دڵی ئیماندار بێ بەپێی ئیمانەکەی ئیشەکە لە عیلمی نەفسی ئەم سەردەمەشە ڕەفتار عکسکردنەوەی ئەو قەناعەتانەیە کە لە ناخە هەن. ئێمە ژەڵێن ئامەن و عەمیلوا صالیحات. ئەگەر ئەمە تەقوا کارە کردەوەکانی دەرەکەون پارسەنگی ئەخلاقی دەرەکەوێت ئەگەر داعی و هەستی مەسئولەتی دنیا و قیامەتی لە دڵ و دەروونە ئەرکی استیخلاف زانێ ئیشەکە بۆی. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه. ئەوە تازە شوێن هەواهۆسی خۆی کەوتووە. ئەجینا ئەڕۆژ دعوەکەیە کرد لتكونوا شهداء على الناس
إقامة حجية كرد توا وازي لنا. ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. خوالا مانده أما كاروبارەکانی بەڕاستی سەری لێ تێکچوو وەکانە ئەمڕۆ فڕتە هەموو ئیشەکانی ڕۆیشت لە دەستی ڕۆیشتون و تەفریطێکی زۆر یعنی لە دەستچوونێکی زۆر گەورە وەکو چۆن بڵێ یعنی ئەمە کار و سەرمایە و هەموو شتێکی فەوتە ئەمە ئەگەر بەر بۆ خەرمانی ئەگەر تۆ بە نەکاو نەگەڕێتەوە.